پردگای هەڵبەدێمە هاین لە شوێنی ڕوودا و کەمە ڕووداوێکمان هەیە لە چەشنی ئاگر دیارە ئەمە شوێنی جوگرافیایی ئەکاتە گوندی باپشتیان و سەر بە قەزای سۆرانەوە بۆ مەبەسێمە چواتیمان ڕاڵە کردووە بە گەیشتنیان بۆ شوێنی ڕوودا و بەداخەوە ئەمە دیارە ما شوێنگەیەکە کۆمەڵێ خەڵکی هەژارنشین و لە ئاسێکی نەوعە و ئەم کاکەیە کە خاوەنی ئەم ماڵەیە بووە دیارە وەگەڵێن لە کاتی دروستبوونی ئاگرەکە دیارە خۆیان لە دەرەوەی حوشەی ماڵەکان بەدی ئەو دیۆ کە ماڵی براکەی لەوێە و هۆکارەکەی زانراوە بە پێی ناوی زانراو کە لە لای ئێمەیە هەڵبەتە زیانێکی زۆری مادیان هەیە و لەگەڵەوە شاپرسین قازمان هەیە لە بەشی ژوورەوەی دواوەی و پێکاتێم خانوە خانوویەکی هەژارنشینەوە لە پێکاتوە لە سەخفی دار و ئەمانە خێرایی گرگرتنی ئەم خانوانە لە خولەکێکە بۆ 3 خولەک تا 5 خولەکە ئەگەر تو لەم چەشنە ڕووداوانە زوو پەیوەندی نەگری بە ژووری کۆنتترۆل و درەنکەوتنی تیمەکان ڕەنگە تەواوی پێکاتی باڵە خانوەکە دووچاری باڵم سووتان و لە ناوچوون و دارمان بێ و تیمەکان ئێمە بە عنوانەوەی کە خۆشیان ئەڵێن زوو گەیشتونە شوێنی ڕوودا و خۆشبەختانە زیانی گیانیمان نەبووە. راپۆرتی ڕووداومان بۆیان کردووەکێک کە لە خزمەت گوزاریەکانی ترمان ئەوەیە کە جیا لە کۆنتترۆلکاری هەوڵەدەن کە لە هەر ڕووداوێکە لە شوێنی ڕوودا و ئێمە تێنووسی زیانەکان و کۆی زیانە گیانی مادیەکان خۆشبەختان کاڵین زیانی گیانی نەبووە بەڵام بە مەزندەی کەرەسەی نەوعی ناو ماڵەکە ئەمە مەزندەیەکمان بۆ بابەتی تێنووسکردنی زیانە مادیەکان هەیە و ئێستا سەرقاڵی و راپۆرتیان بۆ بکەین کە لە راپۆرتێکی 100 دوجار راپۆرتی گشتگیریان بۆ بکەین و هەوڵەدەن کە بەڕادێک کۆمەکیان بکەن لە بەتاڵکردن و گواستنەوە و دەرخستەی ئەم کەرەسە سوتاوان و پێتاکانەی لە ژوورەوەن تاکو بتوانن بە جۆرێک کۆمەکی ماڵگەکە بکەن و دوجار خۆیان بتوانن لە سیانەکردنەوە و گەڕانەوەی دڵنیایی بە تەواوەتی و دیسانە بنیادنانەوەی ئەم خانووە بە ئومێدینەوەی کە خەڵکی لە دروستبوونی ئەم جۆرە ڕووداوانە زوو پەیوەندی بگرێ بە تیمەکانمان تا ئەمە بگەین بۆ ئەوەی ڕێگر بین لە تەنانەت دروستبوونی زیانە نەوعەکان کە زیانەکان لە ئاسیەکانە بن ماڵباتەکان تووشی سەدمەی ئابووری و بابەتی زیانی مادی و خەرجیەکانیان نەبنەوە.